لا پیرمام لە یاریەکی قۆناغی چارەجی کۆتایی جامی هەرێمی کوردستان پێشمەرگەی هەولێر میوانداری سیروانی نوێی کرد. یاریەکە هەر لە سەرەتاوە کراوەی تەواوی بەخۆیەوە بینی و هێرش بە هێرش لە نێوان هەردوو تیپ ئاڵوگۆڕ دەکرا. ئاکار عەبدولحەمیدی کاپتنی یانەی سیروانی نوێ 4 جار بەختی خۆی تاقی کردەوە بۆ تۆمارکردنی گۆڵ یەکەم و پێشکەوتن. هەر 4 جار تۆپەکەی بەرستوونی گۆڵەکەی سەر تیپ حەبیبی گۆڵ پارێزی پێشمەرگەی هەولێر کەوت. پێشمەرگەی هەولێریش وەڵامی بۆ میوانەکەی هەبوو، بەڵام نیوەی یەکەم بەبێ تۆمارکردنی گۆڵ بە کۆتا هات. لا نیوەی دووەمیش یاریەکە بە کارایی مایەوە. لا خولەکی 58 دیار عەلی ناسراو بە حەمکە لا نێو هێڵی سزای سیروانی نوێ کەوت و لێدانی سزای بۆ ئەژمار کرا، هەر خۆی جێبەجێ کرد و بەربەستی یەکسانی شکاند و پێشمەرگەی هەولێری بە گۆڵ یەکەم پێشخست. سیروانی نوێ دەرفەتی ئاسانی بۆ ڕەخسە ئەنجامەکە یەکسان بکاتەوە، سوودی لێ نەبینین. لا خولەکی 66 محەممەد جەوهەر بە لێدانێکی بەهێز لە دوورەوە ئەنجامەکەی بۆ پێشمەرگەی خاوەن ماڵ 2 هێندە لێ کرد. فشاری تەواو کەوتە سەر گۆڵەکەی پێشمەرگە. لا خولەکی 80 خاوەن ماڵ بە هەڵە گۆڵێکیان لەسەر خۆیان تۆمار کرد و جیاوازیەکە بۆ گۆڵێک کەم بوویەوە. دەخولەکی کۆتایی سیروانی نوێ هەڕەشەی جدی لە تۆڕی گۆڵی پێشمەرگەی هەولێر دەکرد، بەڵام کوڕانی پیرمام خۆراگر بوون و لە یاریەکە سەرکەوتوو بوون. ڕاستی ئەمڕۆ هاتوین بۆ سەخاڵی یاریانی بۆی ببینەوە بچینە قۆناغی داهاتوو. ئەوە بوو لە فرسەکان نەماتوانین موفق بین، بەڵام ئەوە ئێمە لە دەوری کوردستانیش ینی خراپی ئێمە ڕەبتی بە خۆمانەوە یاریزانەکان چەند یاریەک ینی بەیەکەوە ڕۆحێتمان نەماوە، چۆن بڵێم ینی لە ئاز مەسئولیەتانین مدەڕی بۆ شتانی پێمانڵێ ینی ئێمە تەنفیزی ناکەین بۆ یەکەوێنە دۆڕان و شکست، بەڵام بەڕاستی ئەمساڵ ئێمە باجی ڕاستە هەڵی خۆمانداوە، بەڵام باجی حەکەمیشمانداوە. ئێمە وەکو یانەی پێشمەرگە ئەمڕۆ یاریش سارە نووساز و بەڕاستی لەگەڵ سیروانی نوێ سیروانی نوێیەکە لە یانە هەرە باشەکانی خولی کوردستان، ینی ڕەچاوی ئەوە نەکەین سیروانی لە پلەکانی دوای لە خولی کوردستان یانێکی زۆر باشە لە خولی کوردستان. ئێمەش لە دەوری کاس دەمانوێت پایە بڕۆنە پێشەوە بۆ بەدەستێنانی نازناوەکە و لە سەر خولی کوردستان ڕکابێکی جدی دەکەین تا کۆتاگەر. بەم شێوەیە پێشمەرگەی هەولێر گەیشتە قۆناغی نیوەی کۆتایی جامی هەرێمی کوردستان و ڕوبەڕووی قەڵاتجێ دەبێتەوە لە یاریگای تیپی بەرامبەر سیروانی نوێژ ماڵ ئاوایی کرد. حوسێن محەممەد، کەناڵی پەیام، پیرمام.